کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایدەگەێنێت لە ڕۆژی 12ی پێنج هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام دەدەن و ئامادەکاریەکانیشیان تەواو کردووە. ڕاشی دەگەیەنێت سندوق و پێداویستیەکانیش گەیشتونەتە سەر جەم پارێزگاکان. هاوکات جێگری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئاماژە بەوەش دەکات کە هەڵبژاردنەکانی ئەم جارە گۆڕانکاری گەورە و پێشوەچوونێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. دەشڵێت هیچ دەرفەتێکی ساختەکاریان بۆ هیچ هێز و قەوارەیەک نەهێشتۆتەوە. سەرجەم ئامادەکاریەکان تەواو بووە، هەڵبژاردن بەڕێوە ئەڕوا هەموو سەرجەم سندوقەکان و ئەجهیزەکان گەیشتونەتە کۆگای هەموو پارێزگاکان. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دوو جار تێستی ئەجهیزەکان کراوە. خۆشبەختانە لە 100% ئەرکەکانی بێباشی ئەنجام درراوە. ئەتوانم بڵێم ئەم هەڵبژاردنەی ئەم جارە لە ڕووی نەوەحی و لە ڕووی پاچی و لە ڕووی نەزاهەتەوە هەڵبژاردنێکی زۆر باشە بێت. گۆڕانکاری لە عەدوفەرز بە ئەلکترۆنیە، سجل ئەلکترۆنیە، وەرەقی سجلی وەرەقی نییە. واتە ئێمە دڵنیابوونی خۆمان بە هەموو قەوارەکان، بە هەموو لایەنەکان، بە هەموو کاندیدەکان و هەروە بایەخی زۆرشمان بە چاودێریکردنی هەڵبژاردن داوە. لەبارەی بەشداری ئاوارەکانیش کۆمیسیۆن ڕایدەگەیەنێت ناوەندی دەنگدانی تایبەت بە ئاوارەکان کراوەتەوە و بە هەموو شێوەیەک ئاسانکاری بۆ هاوڵاتیانی دەنگدەر کراوە. ڕاشی دەگەێنن دەنگدانی ئەم جارە تەواو بە ئەلیکترۆنی کراوە و هاوڵاتیانی عێراق دڵنیا دەکەنەوە کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد ئەنجام دەدەن. لە هەموو پارێزگاکان بە تایبەتی کە ئەوانی ئیستا ئاوارن تێی لە ناو هەولێر و سلێمانی و دووەکو ئەوانە ناوەندی دەنگدانی تایبەت کراوەتەوە بۆ ئەوەی هیچ کەسێک نەمێنێت لە دەنگدان بێبەش بکرێت. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنی عێراق توانیوێتی بە شێوەیەکی زۆر پیشەیانە بە شێوەیەکی زۆر پاک هەوڵ بدات هەڵبژاردنەکە ئەنجام بدات و سەرجەم ئەو قەوارە و لایەنانی کە هەیە دڵنیا بێتەوە کە پرۆسەکە بەباشی بەڕێوە دەڕوات. کۆمیسیۆنی عێراق ئاماژە بەوەش دەکات هاوڵاتی دەنگدەر ئازادە لەوەی دەنگ بە کێ دەدات و دەنگدانەکەش بە شێوەی نهێنی بەڕێوە دەچێت. دەشڵێت هیچ کەس نازانێ هاوڵاتی دەنگی بە کام لایەن یان بە کام کاندید داوە. ئەو قەڵەمێکی ئیستا بەکاردێت قەڵەمێکە لە شێوەی ختمی حەراریە، واتە هیچ کاری قسەی ئەموو هەندێشتی ئەوانەی نییە. قەڵەمەکە بەکاردێت بە شێوەی ختم، ئەوەش جارێککە گۆڕانکاری و دڵنیاییەکی زیاترە بۆ هەموو لایەک. سەبارەت بە وەرەقەی دەنگدانیان دەنگدەر بە هیچ شێوەیەک کەس ناتوانێت بزانێت چ دەنگی بەچێداوە، چونکە بە هەمان شێوە وەرەقەی دەنگدەر کە وەریەگرێت لە کابینەیەکە بە تاقی تەنها خۆی لەوەیە و بە قەڵەمێکی تایبەتیش بەکاردێنێ وتر ناویش لە سەوەرەقەنی خۆتان ئاگادارن، یعنی ناوی لیست و کاندیدەکانی لەسرە. ئەوە بە هیچ شێوەیەک زۆر دوورە لە ڕاستیەوە. بە پێی زانیاریەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە سەرتانسەری عێراقدا 24 میلیۆن هاوڵاتی مافی دەنگدانی هەیە و 11 میلیۆن هاوڵاتی تۆماری بایۆمەتری نوێیان بۆ کراوە. 9 میلیۆنیش کارتی دەنگدانیان وەرگرتوتەوە. ئەوکات ڕاشی دەگەێنێت تا ئێستا 600,000 ناوی دووبارە و مردویان لە لیستی دەنگدەران سڕیوەتەوە. ئەمەش بەڕای چاودێرانی پرۆسەکە دەرفەتێکی باشە لە بەردەم هاوڵاتیان ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن و نوێنەرەکانیان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست نیشان بکەن. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.